بەڵازان و خۆشەویستانمان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین و بە تایبەتی تر کە ئەم چەند ڕۆژە سۆشیال میدیا پڕبوو لە پارێزگای هەڵەبجە و فستیڤاڵی هەنار و ئەو بابەتانە ئەوەی کە هاتبێتە شارەکەەوە بە دڵنیایەوە ساڵانە بەوەی ئەم فستیڤاڵ و خەڵکانێکی زۆری شارەکانی دیکەش ڕوو لەم شارە دەکەن ئەی بین کە شارێکی بێخزمەت گوزاریە شارێکە کە لە پای ئەو قوربانیدانی کە هەبووە لە پای ئەو هەموو شەهیدەی کە هەی بووە خزمەت بە شارەکە نەکراوە خزمەت بە کەسوکاری شەهیدان نەکراوە بەڵام کەسانێکگەن کە بە جددی و بە هەوڵێکی زۆر باشەوە لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق هەوڵێکی جددیان داوە بۆی کە کۆمەڵی خزمەتگوزاری بۆ پارێزگای هەڵەبجە بکرێت وە جێدەستیشیان دیار بوو یەکێ لەو بەڕێزانە بەڕێز کاک ئەحمەدی حاجی ڕەشید کە پسپۆری ئابوووریەوە بە ئەجندایەکی تایبەت لە ڕابردوودا لە پەرلەمانی عێراق لە کوردستانیش بە هەماشەوە هەوڵێکی زۆری کردو داوە هەروەها خزمەتێکی زۆری پێشکەش بۆ شارە کردووە هەموو کار و چالاکیەکانی لەوانەیە بەشێکی زۆر لە پەرلەمانی عێراق بە ئەجندای خزمەتکردن بێ بۆ شارە گفتوگۆی زیاتر دەکەین لەوەی کە ئایا هەڵەبجە پێویستی بە چییە خزمەتگوزارەکان چین لەوێ پێویستە چی بکرێت بۆ شارە لەگەڵ بەڕێز کاک ئەحمەدی حاجی ڕەشید پسپۆری ئابووریەوە کاندیدی کۆمەڵی دادگەری ژمارە 2 لە لیستی 285 کاک ئەحمەدیان زۆر بەخێر بێ پێشەوەی بینمە سەر بابەتی هەڵەبجە و خزمەتکردوانە چی بۆ فستیڤاڵی هەنار بەناوی خوای بەخشندەی میهرەبان من هەموو ڕۆژێ لە هەڵەبجەم لەگەڵ هەڵەبجە بە حکمی ئەوەی کە لەوێ لەدایک بووم بە حکمی ئەوەی کوڕی ئەو شارم پەروەردەی ئەو شارم خەڵکی ئەو شارم زیکرایەتم هەمووی لەو شارەیە لە شاخەکانی ئەو شارەیە لە هەردوو دەشت و دۆڵ و کانیاوەکانی ئەو شارەیە و گوندەکانی خۆمانن مەرحەلەیەکی ژیانم لە مەنطقەی هەورامان هاتا بەسەر بردووە کە ڕەنگە لە ڕووی ناڕەحەتیەوە زۆر ناڕەحەت بوو بەس لە ڕووی ئاسوودەی ڕۆحە زۆر ئاسوودە بووین ئەو کاتە چکە ژیان لەو کاتە بە سادەیەکەی مامەڵەمان لەگەڵا کرد ژیانیش کە بە سادەی مامەڵەت لەگەڵا کرد زۆر ئاسوودەی لە ڕووی خواردن و جلو بەرگ و هەڵس و کەوت و ڕەفیق و ئەوانەی کە لەگەڵ تا ئاژین ئەو ژیانە سادە ئەتوانم بڵێم جۆرێک لە زیکرەیاتی خۆشترین چێژی هەیە بۆ من نەمتوانی بچم بۆ فستیڤاڵەکە لە بەرەوەی ئەمزانی زۆر قەرەباڵخە زیاد لە حەد قەرەباڵخە و لەوانەشە بۆنی ئەوەی لێبێ کە ئێمە بۆ بانگەشەی هەڵبژاردن ئەڕۆین بۆ ئەوێ بۆیە پێشتر چوومە هەڵەبجە دووجار چوومەتە هەڵەبجە لە پێش ئەو مەوعیدە و پێچێ دووجاری کەش بچمەوە هەڵەبجە بۆ ئەوەی ئەو شارە ئیسtismار نەکرێ یا بەکار نەهێنرێ بۆ مەسەلەی بانگەشە ئەو شارە وەک خۆی مامەڵی لەگەڵا پێداویستیەکانی خۆی کاک ئەحمەد مەبەستم بۆیە بیبەستمە بابەتەکەمان و یەکی لەو شتانەی کە ینی 2 ڕۆژە ڕەخنەیەکی زۆرە گیرێ و باسی پارێزگای هەڵەبجەی ڕێگاوبان و نەبوونی شوێنێک بۆی کە ئەلحەمدولیلاوە خەڵکانێکی زۆر سەردانیان کردووە ئەمە چۆن لە سەنگێنی تا چەند ئەمە زەروریەتە بۆ ئەو شارە ڕێگاوبانێکی باشی هەبێت بە دەوروبەری شاری شابێ وەکو پشتێنەیەک جادەیەکی دیکە شتێکی دیکە بکرێت بۆ پارێزگای بنیەی تەحتی هەر شارێک ژێرخانی ئابووری هەر شارێک هەر شوێنێک بریتە لە ئیحسا و داتا و بەیانات ئەوە جاری یەکەم نییە و جاری دووهەم نییە و جاری کۆتاییش نابێ کە هەمیشە ئەو قەرەباڵخێ دروستە بێ و ئەو با بڵێن ئەبێتە زەحمەت بەشێک لەو زەحمەتە بەرپرسانی حکوومەت لێ بەرپرسن کەوان ئایا چ داتا و بەیاناتێک هەبووە لەو شارە مەسەن ساڵانە ئێمە زانین ئەوەندە 1000 کەس سەردانی شاری هەڵەبجەکە ئەوەندە 1000 کەس چەند سیارە بەکاردێنن تا ئەگەنە ئەوێ و پێویستیان بە چەند ڕێگە هەیە بۆ ئەوەی بە کەمترین کات بگەنەوێ و بە کەمترین کات لێی دەرچن چەندێک مەطعەم و خواردنگە و ئەوەی کە نازەم لە مستەلاحی هینا پێڵێ فاست فود چەندێک کۆشکمان پێویستە بۆ فاست فود و ئەوانە تاوکە ئەو خەڵکە بە ئیسراحەت بگەنەوێ ئەو داخوازی کە هەیەی لەوێ بەدەستی بێنێ و بگەڕێتەوە بە ئاسوودەی مەسەلەن
کۆمەڵێک خەڵک لەوانەیە کە ئاواز ناوێت تووشی ناڕەحەتیە بن ڕەنگە بڕیاریەوە بدەن ساڵێکیکە لە کاتی فیستیواڵی هەنارە سەردانیەوێ نەکەن چونکە لەبری ئەوەی ئاسوودەیی مەسەن خۆشگوزەرانی چوزانم کەیف و سەفا بکەن ڕەنگە تووشی زەرەر و زیان و ناڕەحەتی بن بۆیە مەسئولیەتی ئەو قەرەباڵخی و ئەو زەحمەتە بەرپرسانی باڵای حکوومەت ڕەنگە بۆیە ناڵم بەرپرسانی باڵای هەڵەبجە لەبەرەوەی بەرپرسانی باڵای هەڵەبجە قەناعەتم وایە ئەوانەیان تەقدیم کردووە ئەوانەیان وتووە بەس ئەومان لەبیر نەچێ کە ئەو فیستیڤاڵە بەشی زۆری خەڵکی چالاگوان پێ هەڵەسن و داکۆکی ئەوانە ئەگینا حکوومەت چۆن گرنگی نادا بە شانزەی سێ گرنگیشی نەدا بەمە بەڵام حکوومەت ئەوێ ئیسیسماری و بابەتە بکات لە کات لە قەناعەتی منە نەخێر پێچەوانە کەوتۆتۆ لە حکوومەت بۆیە بەس ئەو فیستیڤاڵە ئەکرێت دەیان بەحسی لەسەر بکرێ هەم لە زانکۆکانی هەڵەبجە هەم لە زانکۆکانی سلێمانی ئایا ئەم شارە شارێکی چەپەکە ئەم شارە ئەتوانێت چی پێشکەش بکات بە خەڵک ئەم شارە لە ڕووی اقتصادی و ئەتوانێت چۆن گەشە بەخۆی بدا ئایا ئەم خاکی ئەم شارە کە ئێستا هەنار باشترین نمونەی ئەو شارەیە و بەرووبوومی تریشی هەیە کە زۆر نموزەجیە یعنی یەکێک لەو شتانەی کە سەرسوڕهێنەرە حمضیات پرتەقاڵ و لالەنگی و ئەوانە لەوێ ڕوان و تامەکەیان زۆر بەلەزەتە کەواتە کۆمەڵێک بەحس و دیراسا دەکرێت لەسەر خاکەکەی بکرێ لەسەر ئاوهەواکەی بکرێ لەسەر ژینگەی ئەو شارە بکرێ لەسەر سەلیقەی خەڵکی ئەو شارە بکرێ ئەم بەحسانە ئەکرێ حکوومەت پارەی بۆ تەرخان بکە کە لەگەڵ زانکۆکانە هەر پسپۆڕێک جار لە مەجای ناوخۆییا بێ مەسەن لە دەرەوەی زانکۆی هەڵەبجە بێ یاخود خوێندکارەکانی ئەوێ پێی هەڵسن چونکە ساڵانە ئێمە زانین بەحسی تەخەڕوجەکرێ ئەو بەحسە تەخەڕوجانە بریتی نەبن لەوەی شتێکی پڕکردنەوەی کۆمەڵێک ئایفۆر بێ و اعتماد نەکەن یەکەم ئەبێ فعلەن بەحث بێ و خەڵکی پسپۆر سەرپەرشتی ئەو بابەتە بکە و ئەکرێت لە دەرەوە خەڵکی بۆ بێن ئەو وڵاتانەی کەوا لە مەجای کشت و کاڵە زۆر لە پێشەوەن مەسەن وڵاتێکی ئەوروپی وەکو هۆڵندا زۆر پێشکەوتۆ لە مەجای کشت و کاڵە جوتیاری نمونەی زۆر باشی مەسەن جوتیاری نمونەی زۆر مەسەن کۆماری ئیسلامی ئێران لە پاڵمانەوە زۆر پێشکەوتۆ لە مەجای کشت و کاڵە ئەکرێ زانکۆکانی ئەوانیش بێن بەشداری بکەن کە ئەم بحوسانە ئەم توێژینەوانە بەرهەم هاتن ئەوە ئەکرێ بە تەوسیە بدرێنە حکوومەت اینجا حکوومەت بێکار لەسەر ئەمانە بکە من قەناعەتم وایە هەڵەبجە خۆی بۆ خۆی ئەو دەستیکارەی کەتیایەتی لە خیلالی چەند ساڵێکە هیچی نامێنێ بەمەرجێ حکوومەت وعد نەدات و جێبەجێ نەکا وەکو پردی توەقوت و ئەوانە مەسەنەوە یەکێک لەو پرۆژانەی کەوا خەڵکیان پێ سەرقاڵ کرد پردی توەقوت و پردی سێم حەمەول لە 2005 ئەمە هەیە ئەمانە ئەکرێنەوە دەی لە کاتێکە هەر لەو کاتێک کە کرایە من زانیم کە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان چاوبەستکردنە لە خەڵک چونکە ئێوە بودجەی 120 میلیارەکە نارێن بۆ عێراق لەبەرەوەی موچە بێت ئێستا بودجەی ئەوەتان لەکوێ ببرن بودجەی ئەوەتان لەکوێ پێدابی نەکرێ لە دزی و گزی خۆتان بۆیە مەسەن ئەم توێژینەوانەیە ئەگەر بخرێتە بەردەم بۆردێکی گەورە ئەو بۆردێکی زانستی بێ بۆردێکی لاحزبی بێ بێن ئەم پرۆژانە جێبەجێکن من دڵنیام هەڵەبجە پێویستی بەدەستی کارە بێ بۆی بنێرین نەک ئەوەی ئێستا دەستی کاری هەیە و عاتڵە دەستی کاری هەیە و حزب بە شێوەیەک لە شێوەکان مماتەڵەی پێەکە لە ڕووی اقتصادیوە ئەو داتا و بەیاناتانە گرنگترین شتن بۆ ئەوەی بتوان مەسەن لە هەڵەبجە بانکێک نییە کۆمەکی جوتیاران بکە بانکێک ببوایە بەبێ فائیدە بانکێکی ئیسلامی وایە دەسەڵاتدارانی هەرێم نایڵن هیچ جۆرە نەشاتێکی اقتصادی لەوێ بەبێ ئاگاداری خۆیان بەبێ قۆرخی خۆیان پارە تەرخان ناکرێ مەسەڵەن ئەگەر ببوایە چەند بانکێکی لێ بواە فەرعی بانکی هەندێ وڵات کە ئیسلامیشکە بە اعتیباریەوەی خەڵکی هەڵەبجە خەڵکێکی مولتەزی من بەدینەوە ئامادە نین پارە ڕاکێشن بە فائیدە و بەسوو بۆیە ئەکرا کۆمەڵی لقی بانکە ئیسلامیەکانی جیهان ڕێگە بدەن کە خەڵکی با بڵێن خەڵکێک کە عەلاقەی هەیە لەگەڵ دنیای دەرەوە لقی ئەو بانکە ئیسلامیانە بێنێتە هەڵەبجە و خەڵک بتوانێت بە شێوازەکانی مورابەحەیە مقارەضەیە مضاربەیە ئیجار منتهى تەملیکە ئیستیسناعە هەموو ئەم سەرچاوانە لە هەڵەبجە من قەناعەتم وایە نەک بە تاڵە نامێنێ
پێویستمان بەوە هەیە دەستی کاری بۆ بەرین چکە لە ئێستادا بێژگە لە بەتاڵەی مقنعە بەتاڵەی دائمی هەیە بەتاڵەی وەرزی هەیە مەسەن ئێمە ئازانین کە جوتیارەکانمان لە فەسڵێکی محەدەدا ئیشەکەن لە فەسڵەکانی ترا ئیشوکارێکی ئەوتۆیان نامێنێ بۆیە تحويلي صناعاتي أبي بو ينكر تحويلي صناعات شو أنا مثلا إسا برهمي زراعي مان هي برهمي زراعي أبي تحويل كده بو مواد تر مثلا لتركيا تحويلي صناعاتي غذائية هي جنم دوسيش اللي يكره مثلا أوي كم معكروني أو شتانه هم تحويلي صناعاتي تحويلية لجنمو لجنم شامي لو برو ماني كأكره مثلا تعليب أو هناري كإستبر هم هنده فترة كتير نامن اللي بازار كنا شربتك نامن اللي بازار كنا أما بيوتي صناعاتي تحويلي بويا من زور بدلنياي وأتوان ما بقولهم كأجر جرنجيك واهتمامك بدري بهالبجة لخلالكم الله توجينه هالبجة دستي كاري بيوصل لشون كاني ترى بوي بروا نك أوي إسا كمال الجنجي هي كزانكوش يعني تواكدو هي جورا كاري كان يو سالانة وعد دري دو سركس يا سركس بيان سركس تعينك ليش حزب ده صلاة دار كان لو يقور خير كان بكادري خوي زۆر باشکار ئەحمەد ئەماشت وەک هەنێک لایەندا کە پێویستە گرنگی پێ بدرێت بەس ئایا کاتێک کە گرنگی ئەدرێت بە هەر شارێک لە شارەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت هەڵەبجە لە نێوانەدا دەکرێت چه سوودێکی هەبێت بۆ هەرێمی کوردستان بە گشتی و بۆ خۆشی بەتایبەتی ئێمە ئەوەمان هەیە کە هەموو جارێڵێن شارە زوور سلەی غیزایی ئەکرێت سلەی غیزایی هەموو عێراق بێ ئەو تعبیرێکی اقتصادیە کە شارە زوور ئەتوانێت غیزا و خواردنی هەموو عێراق دابین بکە هەڵەبجە ئەتوانێ بەرووبوومی هەموو عێراق دابین بکە بەمەرجێ ئەو زەویەی کە لەوێ هەیە و ئەو سەرچاوە ئاویەی کە لەوێ هەیە ئیسtismار بکرێ هەڵەبجە ئەتوانێت بەچی مساهمە بکە هەڵەبجە هەر شارێک لە شارەکانی هەموو وڵاتێک مەسەلەن لە ئێرانە ڕەفسەنجان بەچی بەناوبانگە بە فستق بەناوبانگە شاری مەشهەد بەچی بەناوبانگە بە فەرش بەناوبانگە شاری ئەسفەهان بەچی بەناوبانگە بە توحفیات بەناوبانگە شیراز بە توحفیات بەناوبانگە مەسەن ئەهواز بە شێوەیەک لە شێوەکان بە ماکینە و ئەوانە مەسەن لە عێراقا بەسڕە بە مۆلیدات بەناوبانگە مووسڵ بە شتێک تەلافەر بە ئامێری ئەلکترۆنیات بەناوبانگە ئەبێ بێن بزانین تایبەتمەندی هەڵەبجە لە چ بوارێک ئەتوانێت مساهمە بکات لە بواری کشتوکاڵا و سەناعاتی تەحویلیا هەڵەبجە ئەتوانێت مساهمە بکات لە عێراقا و ببێتە بەشێک لە اقتصادی ئەم وڵاتە کە داهاتێکی زۆر تۆ مەسەن کۆمەڵێک معامیلە بیتەوێ ئەو معامیلانە مساهمەکەن بە زەرائب بۆ داهاتی وڵاتەکە دەستی کار با بڵێن کەم ئەکاتەوە کەواتە نسبێ بەتاڵە دابەسێنێ چ بەتاڵەی حەقیقی بێ یا بەتاڵەی دائمی بێ یا بەتاڵەی مقنعە بێ یا بەتاڵەی فەسڵی بێ هەموو ئەمانە دابەزێنێ داوای لێبوورنەکەم کە مستەلاحەکان زیاتر عەرەبیە بەتاڵ بێکاری هەمیشەیی بێکاری وەرزی بێکاری دەمامەگدار هەموو ئەمانە ئەتوانێت معالەجە بکە و مساهمەیەکی زۆر گەورە بکە لە بنیادی اقتصادی عێراقا و خەڵکەکەیش مەسەلەن خەڵکی هەڵەبجە ئێستا لە مەرحەلەی هینە کاتێک باسی تەصنیفی غەنی و فەقیرەکەی دەوڵەمەند و فەقیرەکەی هەڵەبجە لە شارە دەوڵەمەندەکان نییە بەتەکید بەڵام خۆی دارایی و قابلیەتی ئەوە هەیە بێتە شارە دەوڵەمەندەکانی کاک ئەحمەد حزبی دەسەڵاتداریە و ناوچەیە بەتایبەت لە کاتی بانگەشەیە بانگەشەوە دەکا کە ئێمە توانی ومانە یاخود پارێزگارەکەی چەندین کۆنسوڵخانێ ینی کۆنسوڵگەر و ئەوانە و خەڵکانی بیانی بینە شارەکە و لە فستیڤالەکە شاربوونیان هەیە بۆ خودی حیزب بۆ خەڵکەکە لەنگی و عیبە نییە کە یەتم شارەی بینێ ڕێگەبانەکەی بەم شێوازەیە دوو باڵەخانی گەورەی لێ نییە ئەنی شارێکە ئەزانێ باگراوندێکی کەیە کە 5,000 کەس لەم شارەیە شەید بوو شارێکە ئاوانی ئەوان شانازی بۆ دەکەن یاخود بە شێوازێکی دیکە باز لەو دەکەن کە بەدەم هەڵەبجۆن ئاگانیە ئەم بۆ جۆرە فستیڤالانە ڕێکەخەن ئەمە ئەکەن ئەو شتانە ئەکەن هەڵەبجە پێویستی بە چییە؟ لە ڕووی ئەوەی سەفارات من خۆم یەکێکم لەوانەی تا ئێستا 2 3 جار سەفاراتم بردووە سەفارەتی هۆڵندی کە کاتی خۆی وعدم لێ وەرگرتوون بە حکمی ئەوەی لە مەجالی کشتوکاڵیا زۆر پێشکەوتون سەفیری هۆڵندیم بردووەتە تەوێڵە نەکرد بۆ هەڵەبجە بردوومنەتە تەوێڵە و هەموو ئیحسائیاتێک کە بەردەست من بووە یاومە بە ئەڵمانیا هۆڵندە سەفارەتێکی تر بوو ئێستا لە بیرم نییە تۆ بە دیوی خزمەت بردوونە ئەمە خۆی بۆ خۆی وەکو دەست پێشخەری باشە بەس ئایا
چی کردو بۆ ئەم سەفارەتە خەڵک بنێرێتەوێ کۆمپانیای خۆی بنێرێتەوێ چ دیراساتێکی خستۆتە بەردەسی چ کار ئاسانەیەکی کردو بۆ ئەوەی بێعسەیەکی زانکۆیەکی هۆڵندی لە مەجای کشتتوکاڵا بێت لە هەڵەبجە دراسات بکات و دوایی نەتیجەی دراساتەکەی بکاتە پرۆژە ئەمان کە سەفارات و قونسولیات و ئەوانە داوەتەکەن بۆ ئەویان نییە کە ئەمە بکرێتە پرۆژە بۆ ئەویانە کە بڵێن بڵێ ئەوە خەڵکمان هێنا بڵێ منیژەڵ مەسەن من لیجنەی مالی پەرلەمانی ئیتیحادیم بردووەتە تەوێڵە بردوومەتە هەڵەبجە لە ناو هەڵەبجە کۆنگرەی ڕۆژنامەنووسین پێکردووە وعدم لێ وەرگتون کە پارە تەرخانکەن بۆ ئەوێ و پارەشیان تەرخان کردووە بەرزیدارەی هەڵەبجە نەیتوانیوە جێبەجێ کاو پارەکە وەربگرێ بە بەڵگەی ئێستش 2 میلیارد دینارمان تەرخان کرد کات خۆی لە موازنەی 19 لە 21 جێبەجێکرا خەستەخانەکەی شۆڕش جێبەجێکرا خەستەخانەکەی ڕانیە جێبەجێکرا سەرسادە قۆ هەڵەبجەیان هەر جێبەجێ نەکرد لەبەرەوەی کاربەردەستانی هەرێمی کوردستان توانای ئەو مامەڵەیان نییە بۆیە کردنی ڤیسیڤاڵ بە نەزەر من شتێکی زۆر زەرورە بەڵام ئایا ڤیسیڤاڵەکە چییە؟ ئایا ڤیسیڤاڵەکە ئەوەی کە دوێنێکراوە بۆ هەنار بوو بۆ بەرهەمی هەنار بوو کۆمەڵە توێژینەوە لەسەر هەنار کراوە و نەوعەکانی هەنار باز کراوە و کۆمەڵێ با بڵێن شارەزای مەزار کاک هەنار مەسەلەن ئێستا هەناری خۆمان کیلۆی بە چەندە؟ باشترین هەنار لای ئێمە ئێستا کیلۆی بە 2000 ئەزانی هەناری یەمەنی لە بەغدا کیلۆی بە 4000 قەت ئەو لەزەتەی هەناری هەڵەبجەی نییە چونکە من ساڵانە تا لە پەرلەمان بووم خۆم بۆ خۆم ینی ئەمە جهودێکی زادی بووە زیاتر لە 50 پلاسکۆ هەنارم لە هەڵەبجەوە بان کردووە لە ڕێگەی برازاکەمەوە لە ڕێگەی ئەو کەسانێکە لەگەڵمان بردوومە لە هەڵەبجە وەکو دیاری نردوومە بۆ بەرپرسان کە ئەمە ئێمە خاوەنی ئەمەین ئەتوانن مەسەلەن ڕۆنی ئەو زەیتی زەیتونەکەی ڕاسان ئەو ڕوبەنارەکە یعنی یەکێک لە جارەکان بیرمە لە ڕێگەی برای بەڕێزم و کاک ئاسۆ بامۆکی وتم ئەو مەعمەلە وتی بەڵێ وتم کەمیەکم بۆ بنێرە بە ئەوانەی کەمالین ئەو نموزەجە ببینن چونکە هەریەکان خەڵکی شارێکە بۆ ئەوی دەوڵەمەند یا مستەسمرینی ئەو شارە دوکانداری ئەو شارە بێن ئەو ڕۆنە زەیتونە ینی هەموو ئەندامێک 24 کەس بوون هەموو ئەندامێکی ئەنجومان بە هەموو فەرمانبەرەکانی لیژنەی مالیوە لە هەڵەبجەوە زەیتی زەیتون و ڕوبەنار و هینم بۆ بردوونەتە لیژنەی مالی بە دیاری بە خاتری ئەوەی ئەمە جۆرێک لە ڕێکلام بێ ئەوەی کە من توانیومە ئایا پارێزگار و پارێزگای هەڵەبجە چیان کردووە بۆ ئەم مەبەستە من وەکو ئەندام پەرلەمانێک و خەڵکی ئەو شارە و قەرزار بەو شارە ئەمەم کردووە هەموو کورد قەرزاری ئەو شارەیە ئایا چی بۆ کراوە حکوومەت چی بۆ کردو توانیوێتی تەسویقی هەنارەکەی بۆ بکات بۆ دەرەوەی وڵات توانیوێتی قەرز دابین کا بەبێ فائیدە وەکووتم بۆ جوتیاران بۆ ئەوەی ئەو هەموو ئەرزوو ئاوە توانیوێتی کار ئاسانی بکات بۆ ڕاکێشانی ئاو بۆ ئەو شارە بۆ لێدانی کۆمەڵێک بیری زۆر قوڵ بە خاتری ئەوەی سەرچاوی ئاو لەو شارە دابین کرێ و تەواوی هەڵەبجە لە پێدەشتی عەبابەی لێوە حتا وەکو ئەگاتە نزیکی سەی سادق یا ئەو شوێنەی کەوا دەشتی شارە زۆر بە کامیلی حکوومەت چ کار ئاسانێکی بۆ کردو چ قەرزێکی داوەتە ئەو پرۆژانەی کەوە بە پێچەوانەوە من مەشروع ئەزانم مەشروعێکی ئەلبانە لە نزیک سیروان کە خاوەنەکەی چەند جار پەناهێناوە بۆ من کە سەرمایەم پێ نییە و ناتوانم مەعمەلەکەم تەواو بکەم ئایا حکوومەتی هەرێم ئەمەی کردووە لەگەڵ ئەو خاوەن کارگانە لەگەڵ ئەو مستەسمیدانە نەخێر بە پێچەوانەوە عەرقەلەی بۆ دروستکردن حیزب تەدەخولی کردووە بێ شەریکی نیوەی بێ فڵان فیسان بۆیە کاتێک کە باسی بەرپرسانەکەی باسی حکوومەتی هەرێمەکەی لە ئاس هەڵەبجە نازانم چۆن ڕوویان دێ ئەچنە ئەو شارە نازانم چۆن ڕوویان دێ سەفیر و قونسوڵێکم چکە سەفیر و قونسوڵ کە ئیبەیتەوێ ئەڵێ ئەوەی کە من بیستومە لەبارەی ئەم شارەوە کە ناسنامەی کوردە لە ئاس ئەو کارەساتا خزمەتی نەکراوە ئەم پرسیاریان لە من کردووە وتومە ئەوە کرێ لە بەرپرسانی حکوومەت بپرسی چکە من پەرلەمانتارێکم لەو بەغدایە ئەوەی توانیومە بە زیاد و کردومە و کەم تەرخەمیم نەکردووە ئازۆ باش کاک ئەحمەد ئەوکو ئەبینین وەکو کەسانی وەکو بەڕێز و خەڵکی ناوخۆی هەڵەبجە خەمخۆرترن لە حکوومەت بۆ خزمەت گوزارەکانی هەڵەبجە و کار بەڕێستان هەر لە کردنەوەی مەرزی سازانەوە و هەر لە کردنەوەی خەسخانەوە و هەر لە بە پارێزگابوونی هەڵەبجە کۆمەڵێک هەوڵتان داوە هەوڵی ئێوە بۆ خزمەتکردنی هەڵەبجە لە داهاتوودا چه هەوڵێکتان ئەبێەوە
ئەوەی لە توانای ئێوەدایە ئەتانەوێت چیتر بۆ هەڵەبجە بکەن. سپاس دەکەم ئەو بابەتانە و بیر هێنامەوە تەبان کردنەوەی مەرزی سازان لە ڕێگەی بەرپرسی تیمی ئەعلامی ناوەکەی بابێرم برای بەڕێزم کاک جەمال پێنجوێنی موافقەتەکەی بە شخصی بۆ ناردم کە ناردم بۆ بەرپرسانی هەرێم. محەممەد تەمیم کە وەزیری پلاندانانە موافقەتی سنوورە ئیدارەکەی بۆ ناردم کە ناردم بۆ پارێزگاری ئێستای هەڵەبجە وتی با بڵاوی کەمەوتم من شتم بۆ بڵاوکردنەوە نییە و وەزیری پلاندانان توێری نابێ بڵاو بکرێتەوە و ئەتوانێ خۆی ئێساگەر گوێی لێم بێ ئەزانێ کە ئەوە واقع بووە. ناوی هەڵەبجە خاتونی بەڕێز لە 2015 من لە پەرلەمانی عێراق یەکەم بابەت کە ناوی پارێزگای هەڵەبجە بە پارێزگا هاتەوە بوجەی بۆ تەرخان کراوە من خوێندومەتەوە لە لیژنەی مالیە لە کاتێکا کە ئەحمەد چەلەبی سەرۆکی لیژنەی مالی بوو کە پارەکەمان بۆ تەرخان کرد دوایی وتیان با هەر خۆی خەڵکی هەڵەبجە ئەو بابەتە بخوێنێتەوە لە 2015 حتا 2021 تا ئەو کاتەی من لە پەرلەمان بووم پێشەوەی بیش بێ بە پارێزگان ناوی هەڵەبجە وەکو پارێزگا لە ناو موازنە چونکە ئەو وەسیقەیەکی قانونیە وەسیقەیەکی قانونی و وەسیقەیەکی مالیە هەموو موازنەکان ینی بۆ نمونە مەسەن حەلبوسی کە سەرۆکی پەرلەمان بوو ئەیزانی من زۆر مهتەمم خۆی وتی پارەت بۆ هەڵەبجە تەرخان کردوتم لە مناقەلا بۆی تەرخانەکەین. محەممەد تەمیم وەفدێکی هەڵەبجە چوو بوونە لای لە پلازا لە هۆتێل پلازا لای دانیشت بوون کە محافظ و جێگر و بەرپرسی زەریبە وانە نامەوێ ناوبێنم ئەو پێیوتون توی تاکە پەرلەمانتارێک کە زۆر لە خەمی هەڵەبجایە نەگەوانی تر لە خەمیانین بە قسەکەم واوە نەگیرێ زۆر لە خەمی هەڵەبجایە بریتە لە ئەحمەی حاجڕشی کە ئەمە وەزیری پلاندانان جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و توی هەمیشە کۆنتاکتی هەیە لەگەڵ منە لەگەڵ وەزارەتە لە ناو لیژنەی مالیە بەو حەوت ساڵەی کە لەوێ بنچکە و لە دوو دەورایانە بەیەکۆبووین لە لیژنەی مالی بۆیە ئەوەی توانی بێتم بۆ هەڵەبجەم کردووە بۆ شوێنەکانی تریش بامان شەوە مەسەڵەن بۆ پێنجوێن جوتیارانی پێنجوێنم بردووەتە وەزارەتی کشتتوکاڵ لە بەغدا وەفدێکی وەزارەتی کشتتوکاڵم لە بەغاوە هێناوەتە پێنجوێن جوتیارانی سێ ساق بە هەمان شێوە یعنی ئەوەی توانی بێتم ئەو حەو ساڵی کە لە پەرلەمانە بووم بێ ئیسtisنا مەسەڵەن ساڵانە ئاخر موازنە نزیکەی 150 ملیار دینارمان تەرخان کرد بۆ پارێزگای هەڵەبجە و سلێمانی و هەردوو ئیدارەکان لە مناقەلە کە ئەوە برانی بەڕێزمەوانەی کە لە لیژنەی مالی بووم لەگەڵما کوردەکان ئەوە زۆر چاک ئەزانن کە هەموو ئەو هەوڵەی کە دراوە لە ناو لیژنەی مالیە بە حکمەوەی من هەڵەبجەی بووم کردوم ئەو کەم تەرخەمیمتیانە کردو. کاک ئەحمەد هەوە بکەمە دوا پرسیار لەوانەشە دووبارە بێت یان لە دەریشەوە پرسیارت ئاراستە کرابێ تۆ ئەو هەموو خزمەتە ئەو هەمووە ئیلاک بوونە بۆ نیشتیمانەکەی خۆت بۆ شارەکەی خۆت بەڵام بۆ هەمیشە دەستێگێ نایێت تۆ بچیتە پەرلەمان نایێت تۆ سەربکەوی نایێت تۆ بیتە پەرلەمانتاری عێراق ئەزانن کە فعلا ئەو قەزیە هەیە عادەتەن لە وڵاتی ئێمە دائیمەن من ناڵێم دڵسۆزترین کەسم بەڵام هەمیشە دڵسۆزەکان گرفتیان بۆ دەرسەکرێ پاشپۆلیان لێ ئەدرێ من هیچم نییە لە دەسی بەم بەتەمای هیچیش نیم پێکەوەی بنێم لەبەرەوەی ئەوەی کە هەمە دڵسۆزیە بۆ ئەم وڵاتە بۆ ئەم نیشتیمانە هەڵەبجە پارچەیەکە لە جەستەم پارچەیەکە لە ڕۆحم سلێمانی بە هەمان شێوە پێنجوێن سەی سادەق مەسەن بۆ ئەنفال ینی ئەوەی توانی بێتم کردومە بۆ شەیدان بۆ زیندانە سیاسیەکان ینی من تەرەدودم نەکردووە لەوەی مقڕ بە مقڕگەڕاوم بۆ ئەو هێزە سیاسیانەی پێشتر ئیتر باگراوندی سیاسیشم نەخوێندوتەوە بەڵام بەداخەوە خەڵکیەکان بە تایبەتی لە هێزە دەسەڵاتدارەکان و هەندێک لایەنی بەناو ئۆپۆزیسیۆنیش زۆر جار گرفتیان بۆ دروست کردوم و مەسەڵەن موامەرەیان لێ کردوم بە کوردی بۆ ئەوەی نەگەمەوە پەرلەمان دەستخۆش بە سپاس بۆ ئەحمەد حاجی ڕەشید پسپۆڕی دارایی کە لەم تۆرە لەگەڵمانەوە سپاس دەکەین. خۆ بەخێر بێت. سەرکەوتوو ئینشاءڵڵا.